ئێمە یەکێتی چل کورسیمان هەیە یەکگرتووی بێت لەگەڵ کۆمەڵا پەنجامان هەیە ئەو هێزانە بۆ ئێمە سەدی ساڵ لێرە و پرۆژێکمان هەیە بۆ هەموو هێزەکانی دەرەوەی پارتی ئەگەر یانەیە گۆڕانکاری حەقیقی لە کوردستانە هەبێت بۆ پەرلەمان چالاک بکرێتەوە و یاسای بودجەمان هەیە پارەی نەوت و داهاتی خاڵە سوورەکان و ناوخۆ بێتەوە ناو یاسای بودجە پارەی بەخاش بێتەوە ناو یاسای بودجە پارەکە دابشکەین بەسەر شار و شارۆچکەکانە بەسەر قەزا و ناحیەکانە کەس بۆ ملیۆنە دینار نەگەڕێتەوە بۆ لای نووسنگەی سەرۆک وەزیران بۆی بڵێ وەرە ملیۆنی دینارم بۆ چوارقڕنە بۆ سەرف بکە یا بۆ پێنجۆن یا بۆ فلان شوێن یاسای بودجەمان هەبێت کە لە 2014 یاسای بودجەمان نییە فەرمووە ئێمە 15 کورسیمان هەیە هەچ هێزولانی وگۆڕانکاری لە کوردستانە وەرن بە بەرێ دروستکەین سەرۆکوەزیرانە هەڵبژێرین کە قەچەکە با لە دەروی پارتی بێ یاخود گۆڕانکاریکی گەورە بکەین لە کوردستانە کە باڵانسی هێز بگەڕێتەوە. کاک شاسوار گوێم لە پرس کۆنفرەنسەکەت گرت ئەوەڵین جارە لایڤ گوێ لە پرس کۆنفرەنس بگرم چەند قسەیەکت کرد دەتوانین دوای مناقەشەی بکەین بەڵام چالنجێکت فرەدا وتت کێ ئەیەوێت باڵنسی هێز ڕاست کاتەوە کێ ئەیەوێت ئیشێک بکات پەرلەمانەکەمان پەرلەمان بێت کێ ئەیەوێت بودجە بگەڕێتەوە پەرلەمان و شەفافیەت هەبێت ئێمە ئەومانەوێ کاک شاسوار یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاری من بۆ جەنابەت ئەوەیە ئەمە بە پرس کۆنفرەنس و بە تەلەڤیزیۆن ناکرێت بۆیە ئەلێرە داوا ئەەکەم وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆمەوە شەمە دەینە خزمەتان ئەگەر بە جددیتانە ئێمەش بە جددیمانە ئەگەر ئامادەن ئێمەش ئامادەین زۆر سپاس شەوێکی شاد خەڵکی کوردستان. من هەردی ئۆسمانم لە ڤار میدیا کاک شاسوار سەبارەت بۆ چاڵەنجەی هەز ناکەنەوە تای لە هاتمەتە دەرەوە لەگەڵ میدیاکانە باشتر بووم نانەتۆ وەربات پێش پرۆژەکان میدیاکاری بە قوربانە ئاخرەن دەجاری گلیان لێ کردم هەر سەبارەت بۆ چاڵەنجە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ شەمەیەم بۆلات جا ڕەنگە تۆ ئاگات لینە طبیعیە ئەگەر مادام ئێمە قسەمان کردو سوحبەت ناکەین زانم وەکو میوانێک پێشوازی لێەکەن ناتەوان قابلە لایەنە سیاسی من بۆ مانوات تخوا ئەوەش با هینکەمەوە پێشتر تخوا هەمووتان بێتان خۆمەوە چەند جار نەموتوێ ماگە پرۆژەمان هەیە پارتی یەکێتی هاتن ئەیشان بینین و داژەنیشین و لەسەر پرۆژەکە مناقەشەکەین بەس بۆ ڕەسمگرتن بەس ڕەسمگرتن بینێ ئێمە تاوان پرۆژەیە بۆچی نایە پرسیارەکەی منیش لەسەرەوەی یعنی بابەتە کۆمەڵایەتێکە وازێ بن وەکو لایەنە سیاسێکە ئامادەن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەچ لایەنێکی لەسەر و پرۆژەیە قسە بکەین بەڵام پێشتر وتت غێری یەکێتی و پارتی ئەڵام غێری پارتی یەکێتیتیان نییە بەڵێ مێمە باسی تەوازنەکەم باسیەوەکەم ئێمە هێز بەرامبەر ئەوەی مەسەڵەن چەند کورسیە بەرامبەر ئەو نەکورسی من پێم وایە ئەڵم ئێمە و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵ 50 کورسیمان هەیە تێگەی قسەکەم ئەوە بوتم دەروی پارتی